بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان لەسەر گرانبوونی مادە خۆراکیەکان و پێراویستی ڕۆژانەی هاوڵاتیان کۆبوونەوەیەکی بەبەشداری وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدا. با بڕیاری پەرلەمانتارانی دەسەڵات کۆبوونەوەکەی پەرلەمان بەداخراوی بەڕێوەچوو. بەپێی زانینەکان لە کۆبوونەوەکەدا بڕیاردراوە کە کۆمەڵێک ڕاستپاردە لەسەر هۆکاری گرانبوونی نرخی شتومەک و چارەسەرەکەی ئاراستەی حکوومەت بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکاری بەرزبوونەوەی نرخی مادە خۆراکیەکان و پێراویستی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەین و قسە لەسەر ئەوەش دەکەین بۆچی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان بەداخراوی و بەڕێوەچووە چارەسەر چییە بۆ هەرزانبوونی بۆ کەمکردنەوەی ئەو نرخ بەرزەی کە ئێستا لە بازار دروست بووە. بەمیان دەرێک لە بەڕێزان ئەتا محەممەد جێگری سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە سۆدی و هەروە لە هەولێرەوە عومەر گۆڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سوپاسی ئامادەبوونتان دەکەین. یەکاک شێخ خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. زۆر سوپاس. ئەگەر سەرتا باز لە هۆکاری بەرزبوونەوەی نرخی مادە خۆراکیەکان بکەین بۆچی هۆکارەکان بڵەوەچی نرخەکە ئەوەندە بەرز بۆتەوە بە جۆرێک هەندێک لە مادەی خۆراکی سێ ئەوەندەی نرخەکەی خۆی بەرز بۆتەوە. لەڕاستیدا چەند هۆکارێکی بۆ ئەم مەسەلەی زیادبوونی نرخی هەموو کاڵاکان بەعام خواردەمەنیەشێکە لەوانەیەکەوە بەر ئەو حاڵەتە کەوتووە. سەبەبەکان یەکەمیان ئەوە بەرزی دۆلار ئەوە وەرەوە فترەیەک بوو ئەوە تاسیرشی ئەو توی نەبوو. ئەم شەڕی ئۆکرانی و رووسیا دەورێکی زۆر گرنگی هەبوو بۆ مەسەلەی زیابوونی نرخی کاڵاکان بۆ کەمی کاڵاکان کەمتر بۆ هەموو وڵاتەکان هەنارداکرا بۆ کوردستانیش و بۆ عێراقیش. ئەمە وای کرد کە ئەم شەڕە بێتە یەکێک لە سەبەبەکانی مەسەلەی گرانبوونی کاڵاکان. سەبەبی دووهەم ئەوەیە کە مەسەلە بەرزبوونەوەی نەوت، یعنی بەڕاستی بەرزبوونەوەی نەوت لە هەمویان گرنگترە. کاتێک نەوت مەسەلە بە چۆنەڵێ بەرمیلە بە $30 بوو بە $30 بوو، ئێستا بە $120. ئەمە هەمووی ئەچێتە سەر نەقڵ و بەکارهێنانی ئەو معاملانەی کەوا مەسەلە ئیشی تیاکەن. چونکە مەسەلە نەقڵ ئەگەر جاران مەسەلە بە سیارەیەک مەسەلە بە $600 بارشی بهێنایە هەرێمی کوردستانەوە، ئێستا بە 2 ئەوەنگە هێنێتە هەرێمی کوردستان. ئەمە یەکێک لە خاڵەگرنەکان کە تەئسیری لەسەر ئەوە کردووە کە نرخی کاڵاکان بەرز بێتەوە مەسەلەی بەرزبوونەوەی نەوتە لە هەموو دنیا. باش بەس لە ناوخۆش تەسیری هەیە بۆ ئەو گرانی سوتەمەنێک لە ناوخۆ بڵین گرانی بانزین ئەوی شەر تەسیریە بۆ لە نێوان شارەکان گواستنەوەی خۆراک لە کۆگاکانەوە بۆ مارکێت و بازاڕێک. بەڵێ شوێن دەوریە مەسەلە تۆ جاران ئێمە بانزین مەسەلە بانزینێکی نۆرمال بە 450 دینار بۆ لیتری، ئێستا بە 1000 دینارە. ئەو سیارەی 150 بەڵێ 150. ئێستا ئەو سیارەی کە ئەو شتانی پێتەوزیعەکە بە ناو مەرچێتەکان و بە شوێنەکان و مەسەلە بە قەزا بۆ ناحەکان، ئەمە هەموو حسابی کە ئەو قیمەتێک کە ئەو بانزینە شتە ئەخاتە سەر کاڵاکە. یعنی ئەمە لە دەسەڵاتی تاجرانیە بەڕاستی. و ئێستاەوە لە حکومەت لەم ئەخیرا مەسەلە لە باج بەخشی ئێمە وەکوشی تیا و لۆناندنکاران پێشنیارێکمان کرد، نووسراوێکمان نووسی بۆ وەزارەتی بازرگانی و لێ بۆ ئەنجومەنی ئابووری کەوا مەسەلە 180 ڕۆژ ڕێگایاندا هەر بازرگانێک حتا ئەگەر ئیجازەشی نەبێ ئەتوانێت کاڵا بێنێ لە هەرێمی کوردستانەوانێت لە هەر شوێنشی ئەم دنیایەوە. ئەمە تا حدێک دەوری هەیە مەسەلە باج و ڕسومات لەسەر ئەوانە لابراوە. ئەمانە ینی بەڕاستی هەمووی کاری بۆ کراوە، بەڵام ئەمڕۆ هەتاکو ئەم زروفە بێت بەڕاستی ینی نرخی نقطەیەکی تریش خەڵکی ئێمە چۆنەڵێ کە لەگەڵ تۆزێک ئەزمێگە بینێ پەلاماری شتەکانەیە ئەمەشکە تۆ لە بازارە شتەکەم بوو عادەتەن نرخی شتەکانی بەرز بێتەوە. بەزانمە لە سڵات چەندی پێراویستەکانمان لە دەروەوەی مادە خۆراکیەکان؟ وڵە ئێمە مادە خۆراکیەکانمان ئەتوانم بڵێم بۆ لە 185 زیاتر بۆنەوەیش لە هەمووی لە دەرەوەیێت. ئەمە ڕۆن شەکر چایە مەسەلە هەموو پێداویستەکانی ترە ئێمە هەمووی ئەوانە هینە. ئێمە کارگەمان نییە، ئەو کارگانی کە هەشمانەوەکو پێویست هاوکاری ناکرێن. یعنی تۆ کارگەیەک ئەگەر مەسەلە کەسێک کارگەی دامەزرێنێ قیمەتی کارەباکە ئەوەنە زۆرە کە وای لە ئەەکە کابرا یا کارگەکە دانەنێ یا ئەو کاڵایە ئەوەندە سەرەکی بەرز کاتەوە کە هین بێ کە ینی خەڵکەکە لە ڕەخەتینەیە. بەزێمە چیمان لە ئوکرانیا و لە رووسیا بۆ دەهات کە و شەڕە کاریگەری هەبوو بێ
هەموو پێدەویستی خواردەمەنیمان بۆ هات وەکو زەیت ڕۆن برنج جۆز مەسەلا ئیتر ئەمانی پاکەرەوەکان هەموو بە هەمویە ئەوانی کە بۆ بەکارە هات بۆ خواردەمەنی هەمووی لە رووسیا لە ئۆکرانیاوە هات. بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم وڵات مامۆستا عومەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بەر لەوەی کە سەرنجی بەڕێز بزانم لەبارەی هۆکاری گرانبوونی بڵین مادە خۆراکیەکان دەمەوێت لەسەرەوە قسەمان بۆ بکەی بۆچی کۆبوونەوەکەی پەرلەمان بەداخراوی بەڕێوە چوو و هیچ بڕیارێکی شتێدا درا کۆبوونەوەکە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت لە میوانە بەڕێزەکەشت لە بینەرانیش طبعاً هیچ هۆکارێک نییە و من هیچ پاسایەکەم شک نەبێت بەڕاستی و من ئەمەی جەنابەت لە منیە پرسی لە سەرۆکی پەرلەمانم پرسی بەڕێزیان وتی کە لەسەر داوای خۆم بە زۆرینەی دەنگی 6 ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکانی دەسەڵات کۆبوونەوەکە کرایانی هێنی تاکە هۆکارێک کە من پێم وایە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە لایەنەکانی دەسەڵات هێندە لاواز بوون و حکوومەت هێندە لاواز بوو تەنان لەوەژە ترسێ کە 4 ئەندام پەرلەمانی ناڕازی لایەنەکانی ئۆپۆزیۆن 4 قسەی حەق بکەن لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵک دڵی پێی خۆش بێت تەنانەت یعنی ئەو نوزەیە هەیە ئەو چرا بچووکەش هەیە خەڵک ئەوەش نەبینێەوە ئەو دەواازە بچووکەش نەبینێ کە بەداخەوە ئەمە زۆر خراپە و حکوومەت و دەسەڵاتی زیرەک و عاقڵەوەیە کە دەرفەدەدا بە ئۆپۆسیۆن بە خەڵکی ناڕازی بە شەقام قسە بکەوە ڕنگدانەوەی هەبێت لەسەر کار و بڕیاری وڵات بەم جۆرەی ئێستا کە هەموو دەرگاکان لە بەردەم خەڵکی ناڕازیە داخی لە بەردەم هاوڵاتیانە داخی سەرنجامی باش نابێ بەڕاستی باشە بەس مامۆستا میوانەکەمان لێرە باسی کۆمەڵێک هۆکاری کرد کە بۆ تۆی گرانبوونی مادە خۆراکیەکان لەوانە بەرزبوونەوەی نرخی دۆلارە کە بڵین لە ساڵی ڕابردووتر لە بڵین باکی ناوەندی بەرزی کردوتە ڕاستا 23 چۆتە سەر شەڕی ئۆکرانیا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە هەی فاکتەری ناوخۆیی هەیە بۆ گرانبوونی شتومەک؟ بەڵە بە دڵنیایەوە کا حەکیم طبعاً گرانبوون و بەرزبوونەوەی نرخی شتومەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ شەڕی ئۆکرانیا و رووسیا ناگەڕێتەوە و بۆ ئەم دۆخی کە ئێستا لە بازاڕە جیهانیەکانە هەیە کە نرخی نەوت بۆ زۆرە بەرز بۆتەوە ناگەڕێتەوە بەشێکی ئەوەیە بەڵام بەشێکی پێشەوەی نرخی نەوت بۆ جۆرە بەرز بێتەوە بەر لەوەی شەڕی رووسیا و ئۆکرانیا ڕوو بدا شتومەک لەناو بازاڕە زۆر بەرز بوویەوە و من ساڵی پار راپۆرتێکی تەفاسیلم ئامادە کرد دامە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر هەموو پێداویستە سەرەکیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان ئەوەی خەڵگەی خواوەی خەڵک بەکارێنێ بۆ پاکوخاوێنی بۆ خواردن بۆ مناڵ و تیایدا ڕوونە کە یەک یعنی مادەکانم هەمووی باس کردووە لەسەر سابوون تایت خواردن شیر نازانم هەموو ئەوانەی کە خەڵک پێویستێتی هاوڵاتی ئاردە ڕۆنە شەکرە برنجە لە 15 بۆ 20 بۆ 30 و هێندێ مادە لە 150 هێندێ پێداویستی لە 180 هێندێ پێداویستی لە 100 و ئێستا سوتەمەنی لە 100 زیاتر و پێداویستی دەرمان و ئەوانە هێندێکیان لە 100 زیاتر و هێندێ پێداویستی تریش بەهەمانشەوە لە 100 زیاتر ڕاستە یەکێک لە هۆکارەکان بەرزبوونەوەی نرخی شتەکانە لە سەرچاوەکانیەوە یەکێکی تریان جیاوازی نێوان نرخی دینار و دۆلارە بەڵام بەدڵنیاییەوە سیاسەتی چەوتی حکوومەت لە ناوخۆ ڕاستە و خۆ بەشدارە لەم پرۆسەی گرانکردنە ئێستا گەرچە نابێت بپرسی بۆ و منیش وەڵام بدەمەوە ئەمە یەک لەوانەیە بۆ نمونە با نمونەیەکی ڕوون کە ئێستا هاوڵاتی ئاگای لێتی ئەچێتە فەرمانگەکانی هاتوچۆ ئەبینێت تابلۆیەکی نوێی بۆ ئەبەسن ئەم تابلۆ کۆنەکە بە 25,000 بەسرا ئێستا 6,000 نرخی تابلۆکە خۆی بە پێ ڕێنماییەکەی پێشووی وەزارەتی ناوخۆ 25,000 بوو ئێستا بە پێ ڕێنمایی ئەم ساڵ ئەم تابلۆ نوێیە 6,000 نرخی لێدانی تابلۆکە لە ئۆتۆمبیل بە پێ ڕێنماییەکەی پێشوو تا 3 مانگ لەمەوە پێشیش 5,000 دینار بوو بەڵام ئێستا بە پێ ڕێنماییە تازەکە 10,000 دینارە باشە منە پەیوەندی بە دینار و دۆلارەوە هەیە لە سەرچاوەکانەوە گران بووە ئەمە حکوومەت خۆیەتی ڕسوماتی لەسەر هاوڵاتی زیاد کردووە خۆی بەشدارە لە گرانکردنی و ئەو دۆخی کە لە بازاڕا هەیە با نمونەیەکی کەش باسکەین ئێمە لە ساڵی 2019 وەزارەتی کارەبا نرخی کارەبای بۆ هاوڵاتیان
بۆ شوێنەکانی بازرگانی و پیشەسازی دەستنیشان کردبوو. لە سەرەتای ساڵی 2021 بە ڕێنمایی ژمارە 2 ڕێنماییەکەی خۆی هەموار کردەوە، نرخەکانی دەستکاری کرد. چۆن؟ لە ڕێنمایی ساڵی 2015 هاوڵاتی 19 لە هاوڵاتی بۆ یەک وەحدەی کارەبا 15 دیناری لێوەرەگیرە. ئێستا بە پێی ڕێنماییە تازەکە هەر هاوڵاتیەک بۆ بەکارهێنانی یەک وەحدەی کارەبا 18 دیناری لێوەرەگیرێ. خۆمە ڕسوماتی حکوومەتە، خزمەتگوزاری حکوومەتە، خۆمە لە سەرچاوەکەەوە گران نەبووە، خۆمە لە ئۆکرانیاوە ئەمە کارەبای حکوومەتە. خۆی حکوومەت بەدەستی خۆی لەسەر هاوڵاتیانی زیاد کردووە. لەسەر کەی زیاد کردووە؟ لەسەر ماڵان هاوڵاتیان. ئێستا کە من قسەکەم هەموو هاوڵاتێک لە ماڵێکی خۆی ئازانێ، ئەو وەسڵ تازانەیە ئەم ساڵ بۆی هاتوونەتەوە، ساڵی ڕابردوو بۆی هاتوونەتەوە، فەرقیان چەند زۆرە لەگەڵەوانەی پێشوو. و بۆ شوێنەکانی بە پیشەسازی لە 120 دینارەوە وەحدەیەک کارەبا گۆڕاو بۆ 144 دینار. بەم جۆرە بۆ بازرگانی و پیشەسازی. واتە ئەو دوکانەی ساڵی 2020 بۆ نمونە 500,000 کارەبای بۆ هاتەوە، ئێستا 780,000 بۆیەتەوە. ئەو دوکاندارە مارکێتێکی بچووکە خواردنە فرۆشرێت یا هەر شتێکی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە، پارەی و کارەبا لە کێ وەرگێتەوە؟ لە گیرفانی خەڵک وەریەگرێتەوە. ناچارە، چونکە بۆ نمونە ئێستا کە نانگران بوو لە بازاڕە و خۆ ئەمە مەسەلەوە نییە نانەوەخانەکان بێویژدانن خاوەنەکانیان، ئەوانیش خەڵکی وڵاتان حەزەکەن هەرزانیە بێ، حەزەکەن خەڵک بە مرتاحی بێت نان بکڕێ بۆ مناڵەکانی. بەڵام کاتێک سوتەمەنی لەسەر گرانە بێ، غازی لەسەر گرانە بێ، ئاردی لەسەر گرانە بێ، هەموو شتەکان و پێداویستەکانی لەسەر گرانە بێ، خۆ ناچێ بە زەرەر دایمەنیشکە، کاسە بەوە ئیشەکەیەتی لە گیرفانی هاوڵاتیانی دەرەکاتەوە. لە هەموو بوارەکانی تریشا بامان شێوە حکوومەت لێرە خۆی نەوەکو تەماشاکارە لە بازاڕە، بەڵکو خۆی بەشێکە لەو پرۆسەی گرانبوونە. طبعا کاک حەکیم با من یەک ئیزاف بەڵێ فەرموو دواتر دەگەڕێم وڵات بۆ ئیزافەکەت وە نرخی سوتەمەنیش کە گران بۆ چەندە کاریگەریە بووە و حکوومەت خۆی بەڕێزە دەڵێ خۆی گرانی دروست کردو. دەگەڕێمە وڵات کاک شێخ ئەتە سەبارەت بە ئەو مادانەی کە زۆر گران بوون، بەڵام چ مادەیەک زۆر گران بووە هەیە بڵێن سێ ئەوەندەی چوبێتە سەر نرخەکەی پێشووی؟ مثلا بۆ نمونە زەید، ڕۆنی خاست، مەسەلە ئارت، ئەمانە ینی نرخیان زۆر زیایی کردووە. وەلو ئێمە وەکو وێشێتی هاولنرخەر بەردەوام لەسەر خەتی لەسەر ئەوەی لەگەڵ بازرگانە ئیشما کردووە و ئێستا هەوڵێکی زۆرمان داوە کە ئاردێکی زۆر بێ داخلی هەرێمی کوردستان بێ بە سعرێکی کەم. بەڕاستی خۆی ئەوەی جەنابی مامەستا باسیەکە دوو بەشە، بەشێکیان لە ناو خۆیە ئەوەی وەکو باسی کرد وەکو مەسەل تابلۆ وەکو بەعزی سوتەمەنی بەنزین و ئەمانە، بەڵام بەعزێکی تری ئەوەی کە ڕەبتی هەیە بە دەرەوەی وڵات ئەوە شتێکی ترە. ئەو کاڵا خۆراکیانەی کە لێدە هەرێمی کوردستان ئەوانێ بەگشتی شەڕی ئۆکرانیا دەورێکی زۆری هەبووە لەگەڵ رووسیا، وارووا بەرزبوونەوەی سوتەمەنی دەوری هەبووە و دوای ئەوە لایەکیش وەکو ویستم باسی کەم خەڵکی ئێمە لەگەڵ یەک تۆز شتێکی بینی تەبیعی نەبوو، پەلاماری شتەکان ئەیە لە بازاڕە کۆیەکاتەوە. ئەمە یعنی پێویستی پێێنێ لە بجاتی بەشیمانیە بکڕێ بەشی سێمان ئەکڕێ. ئەمە دوای لێ کاڕاکە پێداویستەکە ناو شار کەمە لەناو بازاڕەکانە کەمەوە کەم بۆوانێ ینی عادەتەن نرخەکە بەرزە بێتەوە. ئەمە بەس لە ناو خۆ یعنی ئێستا بەس ئێمە توانای لە سەڵاتەی پێداویستی ناو خۆمان هەیە بۆ کارەکەی چێکارگەکانمان توانیان نییە حکومەت تاوکارنیە بۆی کە بەرهەمی ناو خۆ زیاد بکرێت. ئەگەر بەرهەمی ناو خۆ زیاد بووە ئەو گرانی دروست دەبوو؟ بەتەشید دروست نەبوو. بەڕاستی ینی لەوەیە حکومەت مەسەلە کەم تەرخەمە، چونکە وەکو جەنابی باسی کرد مەسەلەی کارەبا مەعامل ینی تۆ ئەبێ هاوکاری بکەیت لە مەسەلەی کارەبا. ئێستا زۆر کەس هەیە لە بازرگانەکانی ئێمە لە ناوەڕاست و خوارووی عێراق کارگاکەنەوانی لەبەرەوەی لەوێ بە 70 دینارە وەحدەیەک جەنابیتی 144 بەڵام باسی 155 ئەوان ناکەن ئەنی وەحدەی کارەبا بۆ مەعامل یا مەسەلە بۆ دوکانارێک. ئێمە لە شوێنە قسێکمان کردمان کە دوکانارێک دوکانێکی بچووکی هەیە تۆ بۆی حسابی تیجاری بۆکەی پێویست ناکات تۆ بۆ دوکانارێک حسابی تیجار دوکانێکی بچووکی هەیە مارکێتی بچووشێت تۆ بێ مەسەلە 150 بۆ وحدە 150 دیناری لێبسەنی. ئەمانە بەڕاستی ینی جانیبەکەی ئەگەڕێتەوە بۆ ناخۆ. بەڵام ئەو کاڕانەی کە لە دەرەوەی
هەرێمی کوردستان و عێراقەوە داخڵە بێ ئەمانە تاسیری لەسەر ئەوانە بوو کە باسماکە بەس زیادکردنی باج ڕسوماتەکە بۆ تەوەی ئەوەی کە کارگەدا بخرێ و کارگانەیەکە ئەگەر کەمیش بێ کەمێک لە مادەی خۆراکی بەرهەم بهێنرێت و ئەوانە وای کردووە زیادکردنی باج ڕسوماتە کری پارەی کارەبایە باج ڕسوماتی بەتاکید مەسەلە تۆ زەریبە مەسەلە زۆر وەختێکە حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێم یەشی کردوانێ لە مەسەلەی گومرگا بەڕاستی حکوومەتی عێراقی ینی چۆن ئەڵێ ینی مەبلەغێکی زیایی دانا لەسەر گومرگ لای خۆمان لە 100 ئەو قەرارە تەنفیز دەکرێت بەڵام لە خواروی عێراق نایکەن مەسەلە بۆ نمونە بارێکێت مەسەلە 60 تەنە 40 تەنی بۆ ئەکەن لە بەسڕە لە ئومالقەسر و ئەمانە ئەمە وای کردووە بازرگانەکانی ئێمەش زۆریان ڕووبکەنەوانێ خواروی عێراق کاڵاکانیان داخلی هەرێمی کوردستان ئەو جاران ئەو کاڵایی کە داخلی هەرێمی کوردستان نەبوو ئەچوو بۆ ناوڕاستی خواری عێراق حکوومەتی ئێمە ئیستیفادەی لە گومرگەکەیە کرد بەڵام بەهۆی ئەوەی گومرگەکە لای خۆمان لە 100 تەطبیقەکرێ بەڵام لەوێ تەطبیق ناکرێ ئەو کاڵانەی کە ئەچوو بۆ ناوڕاستی خۆراک ئێستا لە بەسڕەوە تاجرەکانی ئێمە داخلی ئەکەن و کەمتر لەسەر ئەوانەکە ینی تەسیری هەیە ئەتوانم بڵێم تەسیرێکی زۆری هەیە لەسەر ئەوەی کە حکوومەت وەکو پێداویست لەگەڵ خاوەن کارگەکانان نییە لەگەڵ بازرگانەکان نیە ئەگەر ئەمانە بەڵام ئەو جانیبەکەی کە باسمان کرد ئەو کاڵانەی کە دێتە هەرێمی کوردستانەوانێ وەکو خواردەمەنی و پێداویستەکانی تر ئەمە باشە بەس بۆچی ئەو کار چیانی لە سەدا 95 بۆ 90 لە دەرەوە بێنرێ ئێمە ئاومان نییە زەوی کشتتوکاڵیمان نییە دەستی کارمان نییە بۆچی ئەومان لە هاتوێنی لە سەدا دەی تەنها لە ناو خۆ بێ بۆچی سەبەکەی ئەوەیە بێ حکوومەت دەعمی ئەو بازرگانانە بکە دەعمی ئەو جوتیارانە بکە مەسەلە ئەجنا ئەگەر تۆ حسابی ئەوە بکەی لە هەرێمی کوردستانە ئەرزێکی زۆری زەراعی هەیە بەڕاستی ئەتوانێت کاڵا لە بە هەموو جۆرەکانیەوانێ پێداویستی بزا بکە و هەنادەشی بکە بەڵام تۆ فەلاحێک ئەگەر بێت و کودی کیمیایی نێتی ئەگەر تۆی نێتی ئەگەر شتی نێتی ئەگەر دامی نەکەی حتا دامی تەزدیری نەکەی لە وڵاتانی کە دامی تەزدیر هەیە مەسەلە لە تورکیا کەسێک کە تەزدیرەکە بۆ لە ساسی هاوکاری ئەکاهی ئەو بازرگانە بەڵام لای ئێمە بە عەکسەوانە جاری وا هەیە کە شتەکان نادەژەکە گومرجی لێسەنە ئەمە وای کردووە کە ئەم شتاکە خەڵک کارگە دروست نەکاکە خەڵک مەسەلە ئەو کارگێکی زۆرمان هێداخراوە یعنی ئیش ناکەن ئێستا بەهۆی ئەوەیە مەسەلە کارەبا گرانە مەسەلە ئەو موادە ئەوەلەی کەیە مەفروزە ئەو موادە ئەوەلەی کە هەیە بۆ ئەو کارگانە ئیشی پێەکە هیچ ڕسومات و باج و ئینەشی لەسەر نەبێ بەڵام لەسەرێتی چووکە مادە ئەوەلەکە کە هەیە بۆ معاملەکە ئیشەکە ئەوە بەڕاستی یعنی ئەبێ زۆر دام بکرێت سوپاس دەکەم مامۆستا عومەر لەسەر نرخی سوتەمەنی ئێستا کە بەرز بۆتەوە بەتایبەتی لە هەرێم ئێستا بەراورد بە ساڵی ڕابردوو یاخود ساڵێک پێشووتر تقریبان دووقات بۆتەوە نرخی بانزین و بڵێن سوتەمەنی ئەمە کاریگەریە لەسەر بەرزبوونەوەی بڵێن شتومەک و ئەوانە اینجا حکوومەت بەڕێز حکوومەت خۆی هۆکارە بۆ گرانیەکە خۆی بەشێکەرەوە بەڵە بەدڵنیایەوە خۆ غاز لە کوردستان بەرهەمەیەندرێت کاک حەکیم هەرێمی کوردستان بەرهەمیێنێ و لە ناو خۆیایە و حکوومەتە و نرخەکەشی لە دەستی حکوومەتایە غاز لە 7,500 نەبوو ئێستا 8,500 بێگومان بەدڵنیاییەوە بنزین سیاسەتێکی هەڵەی هەیە حکوومەتی هەرێم تۆ تەماشاکە کا حەکیم ئابووری هەم عەقڵە هەم سیاسەتە هەم هونەرە هەم ئەمانەت پارێزی و دڵسۆزیە بۆ وڵات تۆ لە هەرێمی کوردستانە نەوت بەرهەمهێنی لە ناو خۆیان کارگەت هەیە ئەتوانێت بەشی پێویستی هەرێمی کوردستان نەوت بپاڵێوێ بنزینی لێ دروستکە گازی لێ دروستکە نەوتی سپی ماڵانی لێ دروستکە قازانجەکەی لە چیایە ئەمە بکە ئێستا بۆ نمونە 20,000 بەرمیل نەوت ئەپاڵێوێ 1 ملیۆن لیتر بنزینی هەیە ئەگەرچی 1 ملیۆن لیترەکە بە قۆرەخکاری لە کۆمپانیای کار بەرهەمیێنێ ئەیپاڵێوێ هەر بە قۆرەخکاری ژێیاتە دوو بنزینخانەوە بەشی شوێنەکانی کەشی لێ نادەوە هیچ کەسیش نازانێ بەچە نەفرۆشتێت چۆن نەفرۆشتێ ئەمە وەزارەتی سامانە سروشتەکان یعنی خۆی بەشێکە لەو هۆکاری گرانبوونەی نرخی بنزین لە بریەوەی بەشدار بێ لە کەمکردنەوەی نرخ ئەم نەوتەی بەرهەمیێنی ئەگەر بیگەێنیتە بۆ نمونە 6,000 بەرمیل لە بریەوەی ئەم 6,000 بەرمیلە بینێریتە دەرەوە پارەی کۆمپانیا بدەیت پارەی بۆری و گواستنەوە بدەیت لەو سەرەوە پارەی دەڵال بدەیت پارەی بە نرخی کەمتر بیفرۆشی لە چاو بازاڕە جیهانیەکە و دیسان بچیت تۆ لە دەرەوە بنزین بکڕیتەوە بیهێنیتەوە هەموو کرێ و سوڕەی ئابووریەی کە ئیخوا خەڵکی تر قازانجی لێکە بۆ لە ناو خۆ نایپاڵێوی
یعنی هیچ کەسێکی عاقڵ خزمەتی وڵاتەکەی بکە دڵسۆز بێ بۆ نیشتیمانەکەی دڵسۆز بێ بۆ سەرۆت و سامانی وڵاتەکەی نییە ئەم ڕێگەیە ڕەتکاتەوە ئەمە ڕێگەی تەندروستەکەیە بۆ ئەوەی نرخی بنزین بە نرخی گونجاو بدەی بە هاوڵاتیەکانت تۆ خۆت نەوتت هەیە تۆ ئەگەر وڵاتێک نەوتی نەبێ ناچار بێ لە دەرەوە نەوت بکڕێەوە بنزین خانەکانی نرخەکانی وابەستە بێ بە نرخی نەوت لە وڵاتانی بەرهەمێنی نەوت تا ڕادێشتێکی ئاساییە بەس تۆ خۆت وڵاتی بەرهەمێنی نەوتی ڕۆژانە 450,000 بەرمیل نەوتە فرۆشی 50,000 لە ناو خۆت بپاڵێوێ بۆی نرخی بنزین بەم جۆرە هەموو ڕۆژێ دەست نەخاتە قورکی هاوڵاتیان طبعاً بێگومان بنزین ڕاستە و خۆ کاریگەری هەیە گاز ڕاستە و خۆ هەیەی غاز ڕاستە و خۆ هەیەی چونکە ئەمانە بێجگەلەوەی هێندێ لە طبعاً ئەو بەرهەمانی کە لە ناوخۆش بەرەمەێنرێت کا حەکیم ئەوانیش گران بوون خۆوانە لە دەرەوە نایە بۆ چونکە بە شێوەیەکی گشتی هەموو شتەکان لەسەر کاسبکار و بازرگان و ئەوانەی پیشەوەرن و هەموو ئەوانە گران بووە چەوشمەکەی لە دەرەوە هێنرێت چەوەی لە ناوخۆ بەرهەمەێنرێ بۆ نمونە بۆی بەرهەمێک لە شارێک بگازیتەوە بۆ شارێکی تر تۆ ئەبێ پارە بدەی بە بنزین و بنزینخانە و ئۆتۆمبیلەکانی گواستنەوە گاز و بنزین بەکارێن کە گاز و بنزین گران بوو لەسەر نرخی پێداویستیەکە و شمەکەکە و لەسەر هاوڵاتیان گرانە بێ بۆیە بەدڵنیاییەوە گرانبوونی نرخی سوتەمەنی بێجگەلەوەی بەهۆی ئەوەی کارتی گواستنەوەی گشتی لە کوردستانە نزیکە لە سفرەوە نە پاسی گشتیمان لە ئاستی پێویستایە نە قیتارمان هەیە نە ڕێگەکانی تری گواستنەوەمان هەیە خەڵک ناچارە ئۆتۆمبیلی شخصی خۆی بەکاربێنێ بۆیە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانیە هاوڵاتیەک لە بریەوەی دەستکا بە گیرفانیە ئەم وچەیە ئەو پارەی پێیەکە بیدا بە شیر بۆ مناڵەکانی ناچارە یاد بە بنزین خانە و بنزین باشە بەس سەبارەت بە حکوومەت خۆی بەشێکە لە گرانی وتت و ئەمڕۆژ کە وەزیری بازرگانی بە دیاریکراوی هیچی پێ بوو کە بڵێن چارەسەریا خۆی هیچ بڕیارێک درا خۆشت بڕوات بە وەڵامەکانی هەبوو وەزیری بازرگانی نا بەداخەوە طبعاً بابەتێکی لەم جۆرە بابەتێکی ئەستیارە پەیوەندی بە هەموو حکوومەتەوە هەیە پەیوەندی بە سیاسەتی حکومڕانەکانەوە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران هەموویەوە هەیە ئەبێ هەموو بەیەکەوە بێن بەشداری بکەن لەوەی ژیانی هاوڵاتی لەوە زیاتر بارگران نەکەن بەم دۆخەی کە ئێستا هەیە کا حەکیم 330,000 تەمان کە ئێمەڵین بازار گران بۆ خۆ لەسەر دەوڵەمەندەکان گران نەبووە بازار خۆ بازار و گرانی شتومەک و بنزین لەسەر پلە تایبەت و پلە باڵاکان نییە لەسەر هاوڵاتی مام ناوەندە لەسەر هەژارەکانە لەسەر ئەوانەی لە خوار هێڵی هەژاریەوەن لە هەرێمی کوردستانە 330,000 هاوڵاتی لە خوار هێڵی هەژاریەوەن لە خوار هێڵی هەژاری واتە ئاوی خواردنەوەی پێویست جلوبەرگی پێویست و دەرمان و تەندروستی پێویست قوتابخانەی پێویست شوێنی مانەوەی پێویست خواردنی پێویستی دەست ناکەوێت بۆەوەی وەک شەرەفمەندانە و بە کەرامەتەوە بژی و دەست لە خەڵک پان نەکاتەوە بۆیە یعنی کاتێک کە بازار گرانە بێ نرخەکان بەم جۆرە فڕن و حکوومەت نەوەکو بەشداری خێر و چاکە ناکە لە ڕاگررتنی نرخەکان و هاوکاریکردنی خەڵک بە پێچەوانەوە خۆی بەشدارە لە بەرزکردنەوەی نرخەکان هاوڵاتی باجێکی گەورەیەدا تۆ تەماشاکە ئەم یاسای ژمارە 3 ساڵی 2013 یاسای کێبڕکێ و قەدەغیکردنی قۆرەخکاری لە ساڵی 2013ەوە تا ئێستا دەرچووە هەتا ئێستا یەک وشەی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ لەبەرەوەی لە بەرژەوەندی هاوڵاتیایە هۆکارەکە چیەکە حەکیمەم یاسایە ئایا ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی نییە یاسایە جێبەجێ بکە وەزارەتی بازرگانی و پیشەسازی دەسەڵاتی نییە دەسەڵاتیان نیە ئەنجومەنی ڕێگەگرتن لە قۆرەخکاری پێک بێنن کە ئەم ئەنجومەنە بێ 2 مانگ جارێک کۆ بێتەوە بێ 6 مانگ جارێ راپۆرتیە بێ بۆ ڕای گشتی بۆ دامەزراوەکان بۆ پەرلەمان و پەرلەمانتاران نا بێگومان نەخێر حیزبەکانی دەسەڵات نایەڵن ئەم جۆرە یاسا باشانە ئەم جۆرە کارە باشانە ڕێکارە باشانە بچنە بواری جێبەجێکردنەوە هۆکارەکەی ئەوەیە ئەو دوو حیزبەی دەسەڵات پرۆژەی سیاسیان نییە بەڵکو پرۆژێ بازرگانیان هەیە بەدەیان و سەدان کۆمپانیان هەیە لە بواری جیاجیا کەسابەت و بازرگانیەکان دەستیان خستۆتە قوڕگی هاوڵاتیان ڕێگەیەکی تریش لە گرانکردن بەشداریکردنی لە گرانی بازار 13 کۆمپانیا لە خاڵە سنووریەکان کارەکەن ئەم 13 کۆمپانیایە بەشێکیان ئەو ویشەیەکەن هەر زیادە نابێ بیکەن کاغەزێکی سادە پڕەکاتەوە بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی فەرمانبەری حکومەت دەتوانێت ئەم کارە بکە بەڵام حکوومەت داوێتی بە کۆمپانیاکان بۆ چونکە کۆمپانیاکان هی خۆیانن بەدەستی دوو پارەیان بۆ کۆکەنەوە
بڕێک پارە لە هەر بارێک هەر بازرگانێک وەرەگرن کە کاڵاو شمەکێک گەیەنێتە ناو کوردستان ئێوە بڕە پارە ئەچێتە سەر کۆی تێچووی ئەو پێداویستیانەی ڕۆژانەی هاوڵاتیان و لە ئەوانیش لەسەر هاوڵاتیان حسابیەکەن بە دڵنیاییەوە بە چەندین ڕێگە حکوومەت خۆی هۆکاری گرانی بازارە ڕاستە لە سەرچاوەکانەوە شمە گران بووە ڕاستە جیاوازی نێوان نرخی دینار و دۆلار بەشداریەکە لە گرانی بازارە بەڵام سیاسەتی چەوتی حکوومەتیش لایەنەکانی دەسەڵاتیش بەشێکە لەم دۆخەی کە ئێستا خوڵقاوە ئەمە بێجگەلەوەی هەر لە بنەمایە حکوومەت کاک حەکیم نابێ ئاوا تەماشاکار بێت هاوڵاتی چۆنەژی بابژی کەیفی خۆیەتی شتیوانیە لە دنیاە تۆ تەماشاکە لە بەغدا کە ئێمە باسی بەغاکەین باسی نمونەی چاکە ناکەین تەبعاً لەبەرەوەی لە یەک ژینگاین تۆ هەرە و دیناری لێرە بەکارێنێ و دینارەیە لە بەغدا بانکی مەرگەزی لە بەغدا تەحەکوم بە نەختینە و درا و بەهای دینار و دۆلارەوەکە کەوان گۆڕیان تۆش ئۆتۆماتیکی کاریگەری لێرە هەیە بەڵام ئەوان بۆ پاسادانی یا هاوسەنگکردنی ئەو کێشەیە هاتن 200,000 هاوڵاتیان لە ناو چاودێری خێزان چاودێری کۆمەڵایەتیە زیاد کرد هاوکاریانەکان هاتن 100,000یاندا بە موچەی بەو خانشینانەی کە موچەکانیان کەمە هاتن 100,000یاندا بە کەمەندام و خان پێداویستی تایبەت و هیچ موچەیەکی خانشینیان لە 400,000 دینار کەمتر نییە بەڵام لە کوردستانە 90,000 خانەنشین موچەکانیان 220,000 لە کوردستانە 30,000 کەمەندام 12 ساڵە چاوەڕێن لە 2012 چاوەڕێن بۆی 150,000یان بیتێ لە کوردستانە هیچ هەژارێک ئەگەر چی تەنانەت نەتوانێت نانی ڕۆژانش پێیاکە حکوومەت بە 1 دینار هاوکاری ناکە کێشەکە ئەلێرایە هاوڵاتیەک هیچ سەرچاوێکی داهاتی نەبێ بە خێوکاری نەبێ کاسبکاری نەبێ و لە ناو ئەم بازاڕەوە ئەم ژیانە سەختەشا بێ کە ئێستاژی و حکوومەتیش تەنها تەماشاکار بێت سوپاس دەکەم مامۆستا کاک شەغاتە سەبارەت بە هێنانی بڵین خۆراک کێبڕکێ هەیە یاخود قۆرخکاری هەیە ڕێگە نادەن بڵین هەموو بازرگانێک چی بێ بهێنێ یاخود کۆمپانیا هەیە قۆرخکاری بکات لە ئێستادا تقریبا ئەوە نییە وەکو باسمان کرد ئێستا کە 180 ڕۆژ مەتابمە مەجاریاندا کە مەسەلە خەڵک حتا ئەگەر ئیجازەشی نەبێ کاڵای خواردەمەنی بێنێت هەرێمی کوردستانەوانێ بەبێ ئەوەی گومرگ بە ئێمە ئەگەر ینی وەکو یەکێتیا و دەونانکاران ینی لە بەرنامەمانە ئەوان پێ زیاد بکەین جارێکی تر بۆ ئەوەی کاڵاکانەوە زیاتر بەرز نەبێتەوانێ ینی بەس کاریگەری هەبوو لەسەر بازار لەسەر چکە ئێستا دەبین ڕۆژ بە ڕۆژ نرخەکان هەر بەرز دەبێتەوە ئەوە دوو مانگە بزانە لە هەفتەی 4 تا هەفتەی 6 بڕیاردراوە بڵین ئەو بازی ڕسمی گومرگی وەرنەگیرێت کاریگەری هەبووە تا حدێکی کەم کاریگەری هەبووە و ئەگەر بێت و بەردەوام بێت تەبعاً کاریگەری زیاتر ئەبێ یعنی ئەگەر ڕێگا بدرێ مەسەلە هەر کەسێک کە مەسەلە بازرگانێکە بتوانێت ئەو کاڕابن ئێستا جەماعەتی ئێمە لە ئەرمینیا بوون کارکراوە لەسەر ئەوەی کەوا مەسەلە حیوانی زوندوو بێنە هەرێمی کوردستان و ئەو کاڕانی کە پێویستە کە بەڕاستی لەوێ مەجالیشی زۆری تایە ئیشمان لەسەرەوە کردووە کە ئەگەر ئەو حیوانانە بگاتی ئێرە بە تەعشید گۆژی هەرزانە بێت چونکە حیوان لەوێ هەرزانترە لەبەر ئەوەی ئەوان لەوێ وڵاتەکەیان وایە کە پێویستیان بە ئالیگ نییە بۆ هینەکان دوونکە دایمە وڵاتەکان سەوزە و لەسەر لەوەڕی تەبیعی هینەکەن لەبەرەوە ئێمە ئیشمان لەسەر کردو هەر لەمەوە پێشوەفتێکی 50 کەسیمان ئێمە لە ئەرمینیا بوو ئێمە ینی وەکو شێتیا و دەونانکاران نەوەستاوین بەردەوام لەگەڵ حکومە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ دەرەوە ئێمە پەیوەندیمان هەیە و هەوڵمانداوە بۆ ئەوەی کەوە نرخی شتەکان دابەزێت وە کاریشی بۆکەین زیاتر و بەردەوامە زۆرترین ئەو بڵێن مادە خۆراکیانی کە هاوردە دەکەین لەکوێیە بڵێن پلەی یەکەم کوێ اینجا بۆ ناوچەکانی ترەوە وڵاتانی کە مادەی خۆراکێری لێ هاوردە دەکەن هۆی ئەو سەرچاوەکە ئەوە بوو ئۆکرانیا بوو بە دەرەجەی یەکەم رووسیا بوو بەڵام ئێستا شوێنی کە مەسەلە ئەوە ئەرمینیایە مەسەلە ئەوە چۆن ئەڵێ هیندا ئەوە پاکستانە ئەوە زۆر لە وڵاتەکانی تێکە ئێستا ئێران و تورکیا بۆ هەرێم زۆر نییە مادەیەکانی مادە خۆراکیەکانی هەیە بەڵام ئەوە لەو شوێنەوە هەرزانتی ئێستا وەکو باسمان کرد ئێستا ئەو ڕۆژە وەفدێکماندا بوو هینی ئێران ئەڵێ مەسەلە مادەیەک ڕۆنی باس کرد ئەڵێ وەختی خۆی بۆ نمونە ئەگەر بە 100 من بووە ئێستا بە 400 منە یعنی ئەم نرخە لەوێش بەرز بۆتەوە لەبەر ئەوە ئێمە ئێستا
ینی لە ئێران دەرخەتی ئەوە ناین بهێن چکە لەوەش کاڵەکان زیات نرخی بەرزۆتەوە بەڵام زیاتر لە وڵاتەکانی ئەندەنووسیایە مەسەلە بڵین چۆن ئەرمینیایە هێندە مەسەلە پاکستانە وڵاتەکانی تری ئەمانە کە مەجاریان تیا هەیە ئێمە لێەوە ئێستا رووسیا مەجای کردوێتەوە بۆی کە زەیت و بەعزێ خواردن و گەنم و ئەوانە بێت و ئێمەش وەکو باسمان کە ئیشمان لەسەر ئاردەکە کردووە بە تەواوی کاری یاردەکە لەکوێ دێنین ئێمە ئاردەکەشی تر لە هەر لە وڵاتانەی دی کە باسمان کرد وەکو ئەندونوسیا وەکو ئێستا لە رووسیا مەجارێکی یاوە بێت چکە مەجای هەیە ئەوە زیاتر بەڵام چون ئەو ڕێگای لە ئۆکرانیا خەتا کردەوە بەڵام خۆی مەجای هەیە کە هێنیکە بکە بێ لەبەر ئەوە ینی بلغاریا مەسەلە بلغاریا لە مەسەلەی کشت و کاڵ و هین و زراعەتە ئەوانی وڵاتێکی پێشکەوتون و لەوێشەوانە ئێمە هەنار ئاودەی کاڵاکان دەکەین بۆ هەرێمی کوردستان. سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگرین وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگرین وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنیا بڵنینیە ئەو جوبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کات ڕەشەبامێوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاشێک سەبارەت بە خودی بازرگانەکان خۆشیان بەشێکیان هۆکار نین بۆ بەرزبوونەوە زۆرجار ئەو گرانی بازار بەقۆزنەوە بڵین شتەکان گرانکەن خۆیان لەبەر ئەوەی چاودێری بازرگانی بەڕاستی دەورێکی گرنگی هەیە ئەتوانن بڵم لە هەرێم کوردستانە بە تایبەتی لە سلەیمانیشە بەردەوام متابعی نرخەکانەکەن و دوای ئەوە لەبەرەوەی ئێستا منافەسە هەیە لەبەر منافەسایە ئەو منافەسەیە وای کردووە کە ناتوانێت بازرگانی بەخۆی ئیستیقلالی مادیە بکا بڵێ وەڵام من ئەمە ئیستیقلالکردنی شەر هەبووە و دەشبێ وایە هەر هەبووە بەشێکیان وەڵای تر ینی حد چۆن ئێمە وەکو هاودەکاران ئاگامان لە بازارە یعنی ئەگەر هەشت بووبێ ئەوە نییە بەڵام لەبەر ئەوەی منافەسە هەیە لەبەر ئەوەی چاودێری بازرگانی هەیە ناتوانن ئەو شتە بەو دەرەجێ بەڵام یەکشتیش هەیە یعنی چۆن مەسەلا من کە شتێکە بینم زۆر جار بەتەبیعی نازانم ئاگاداری چاودێری بازرگانیەکەم خەڵکی ئێمە بە دوای شتەکانە ناچێت ئەجێنا مەسەلا تۆ کڕیار بەرە کڕیار مەسەلەکە لە کاتێکە ئەچێ شتێکە زانی ئەم شتە مەسەلە سیعرەکەی وەکو خۆی نییە زیا با پەیوەندیش بە چاودێری بازرگانی بکەم لێ کاکە فلان دوکان فلان مەحل فلانە من چەند جار خۆم ینی ئەو معلوماتە مابووان و چوون لە شوێنەکە فاستیان کردووە زیانی شتەکە ئایا باشە باش نییە ئیجراتیان لەگەڵا کردووە لەبەر ئەوە ینی خەڵکی ئێمە خۆی لێپرسینەوەی نییە ئەبێت تۆ کە زانیت ئەم شتە تەبیعی نییە و زیا ئاگاداری جیهاتی هین بکەیت سپاس دەکەم دواتر لەسەر چارەسەری قسە دەکەین ئایا چارەسەر لە ناوخۆت بە تایبەتیشی بکرێت سەڵاتی حکوومەت هەیە مامۆستا عومەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە وەڵامەکانی وەزیری بڵین بازرگانی ئەمڕۆ هیچت بەدڵ بوو و ئایا هیچ بڕیارێک درا بەوەی کە حکوومەت بارگرانیەکە کەمتر بکاتەوە و سەبارەت بە زیادەی داهاتی نەوتیش یاخود ئەوەی کە لە عێراق وتت بەکاردێتەوە بۆ کۆمەڵێک لایەن لە هەرێم ئەو زیادەی داهاتە چی لێرێ؟ کاک حەکیم لە ڕاستیە هەموو ئەم گفتوگویانەی ئەمڕۆ لە پەرلەمان کرانە بنە تەوسیە بۆ هەم وەزیری بازرگانی و پیشەسازی هەم حکوومەت شتی باش وترا بەڵام ئایا حکوومەت پابەندە بێت لە جێبەجێکردنی هەموو ئەم شتە باشانە و گۆڕینی سیاسەتی خۆی وە جێبەجێکردنی یاساکان و پیاچوونەوە بە ئەو هەموو ڕسومات و باجەی لەسەر هاوڵاتیان زیادی کردووە و پیاچوونەوە بە سیاسەتی نەوتی ئەمانە هەمووی بەداخی بەڕاستی من ئومێدم نییە بەم حکوومەتە بەم شێوازە هەتا گۆڕانکاریەکی ڕیشەی ڕوونەدا لە سیاسەتی حیزبەکانی دەسەڵاتە چونکە ئەوە تا تۆ بینی نەوت کە بەم دۆسیە خراپەوە کە تەنها لە سا 41 ئەگەڕێتەوە خەزێنەی گشتی بەڵام ئەمان هەر سوورن بەو جۆرە مامەڵەکردنە بۆری نەوتی کوردستان مڵکی خەڵکی کوردستان بوو فرۆشتویانە بڕێکی پارە زۆر پارەی خەڵکی کوردستان بە هەدەرەدا هەر سوورن لەسەر ئەم بەرنامە و سیاسەتە ئەو گرێبەستە خراپانەی کە هەنوە و شێوازی مامەڵە بە نهێنیەی کە لە دۆسەی نەوتا هەیە و لە بوارەکانی تریشا بە هەمان شێوە چونکە بۆیە وتم دۆسەی نەوت بەشێکی گەورەی پەیوەندیدارە بە نەوتەوە بۆ نموناوەی ئێستا پەیوەندی بە سوتەمەنی بەتابەت بەنزینەوە هەیە ئەبێ حکوومەت لایەنەکانی دەسەڵات سیاسەتی خۆیان بگۆڕن لە مامەڵەکردن لەگەڵ نەوت و دامی هاوڵاتیان کەن بە بەرمیلێ نەوت بۆ ژیانی ڕۆژانیان بەتابەت لە زستانە کە حکوومەت توانی لە زستانی ڕابردوو پابندی بەڵێنەکەی بێ بۆ بەرمیلێ نەوت و بە بانزین بە نرخی گونجاو بدەنە تەکسیەکان بدەنە پاسەکان بۆی ئەم گرانی بانزین و بانزینە ژیانی هاوڵاتیان بە تەواتی وێران نەکا جەنابەدا ئاگاداری کە نرخی کرێ تەکسی لەو شوێنانەی کە پێشتر 3000 وەرەگیرا ئێستا 4500 و 5000 وەرەگیرێ لەو شوێنانەی پێشتر 4000 وەرەگیرا تا 5000 ئێستا 7000 و 8000 وەرەگیرێ ناقینێ چونکە سایق تەکسیەکە بە 1150 دینار بۆی دەرنایێنێ هیچ نەبێ خۆ ئەم وڵاتە یعنی نەوتەکە بایەوەش نابێ بنزینی لێ بەرهەم بهێنرێت بدرێتە شۆفێری تەکسی و پاسەکان تاوەکو ئەم زەخت و فشارە هەمووی لەسەر هاوڵاتیان نەبێ حکوومەت دەبێ بەشێک تەحملی بەرپرسیارەتی بکە بەرنمەیەکی هاوکاری ئەعلان کا بۆ هەژارەکانەمە یەک دووەم بەرنامە سیاسەتی نەوتی خۆی و لە بواری بەرهێمنانی بنزینە بگۆڕێ سێم هەموو ڕسوماتانەی لەسەر هاوڵاتیان زیادی کردووە هەڵیان وەشێنێتەوە کە بەشێکی زۆریان پێچەوانەی یاسان کە یەکێک لەوانە کارەبان کاکشەعەتا ڕاستە فەرمێ بۆ جۆری بازرگانی لە 130 دینارەوە گۆڕیوەتی بۆ 156 دینار یعنی دوکانێکی بچوو کە دانیشتووە چلورە فرۆشتێ بە مناڵ لە خوڕماڵ و لە شیلاجێ و لە ئاکرێ ئەبێ و پارەیە بدا کە لە مەسەلەن باشترین شەقامی سلێمانی و هەولێرە بازاڕی هەیە اینجا پاشان
ئەم گیرفان خاڵیکردنەوە لە ڕێگەی کارەبا و لە ڕێگەی شارەوانیەکانەوە مۆڵەتی پیشەیەک جاران چەند بوو ئێستا دوو هێندەیە نوێکردنەوەی بە هەمان شێوە پارەی تابلۆ پارەی خۆڵ و خاشاک ئەمانە هەرهەمووی بەشێکن لە گرانکردنی بازار و پاشانە بێ سیاسەت و پلانی تر ئیعلان کەن حکوومەت بۆ نمونە هێندێ بازاڕی هەفتانە هەیە کە لە من لە تورکیا بینیومە لە ئێرانیش بینیومە بەشداریەکە لە کەمکردنەوەی نرخ و هەفتەی مەسەڵەن ڕۆژێک دوو ڕۆژ تەرخانەکرێت لە ساحەیەکە ڕێگای درێ خەڵک بەبێ باج و ڕسومات و زەریبە و ئەوانە و ئەو هەموو پارە و کرێ دوکانوانە هێندێشت عرسکەن بۆ هاوڵاتیان و هاوڵاتیانی هەژارن بۆی بتوانن چونکەوە گوتمان ئەم گرانی بازارە کاریگەری لەسەر دەوڵەمەنەکان و ئەوانەی کە خەیاڵیەژی نیەتی لەسەر هاوڵاتیانی هەژارەتی لەسەر موچەخۆرێکێتی کە خێزاندار و 265,000 موچەکەیەتی لەسەر خانشینێکێتی 220,000 موچەکەیەتی لەسەر هاوڵاتیەکەیەتی ئافرەتێکی هەتیوبار سێ مناڵی هەتیوی هەیە و هیچ سەرچاوێکی داهاتی نییە ئەبێ حکوومەت بەڕاستی بەرنامەی هەبێ بەم جۆرە ژیان بۆ ئەو هاوڵاتیانە هەموو ڕۆژێکی مردنە ئێمە ئەوەی لەسەر شانمان بوو لە پەرلەمان یاداشتمان پێشکەش کرد واژۆی پێویستمان بۆ کۆکردەوە کێشەکەمان پیشاندا راپۆرتمان پێشکەش کرد ڕاستی و چەوتیەکەمان بە حکوومەت وت بەرپرسیارەتەکان ئێستا لە بەردەست حکوومەتان خۆ ئەگەر من بە دڵی خۆم کار بکەم بەڕاستیە بێت ئەم حکوومەتە متمانەی لێ وەرگریتەوە بەڵام لە پەرلەمانەوە ئەو ژمارە یاساییەمان نییە کە ئەو کارە بکەین بوو ماوەتەوە سەرەوەی کە خەڵک بڕیار بدا لە داهاتووە دەنگ بە کێدا دەنگ بە کام حیزب و کام نوێنەرانەدا ئەوانەی کە هەموو ڕۆژە ژیانی لەسەر سەختەکەن یاوانی بە پێچەوانەوە یانوێ وڵاتە بچێتە ناو سیستەم و یاسا و دامەزراوەکان سەربەخۆ بن مواسات سەربەخۆ بێ بەڵێ سەبارەت بە و بڵین داهات ئێستا موچە کێشەی تێدایە لە پێدانی هاوڵاتیە ئیشوکاری نییە ئەو داهاتی کە تاک دەستی دەکەوێ بڵین بەشی پێداویستی ڕۆژانە دەکات یاخود زۆربەی هەرە زۆریان کێشیان ئەوێ کە داهاتەکەیان بەشی دابینکردی پێداویستی ناکات نانا بە پێچوانەوە نەک هەر پێداویستی ئێستا من بە نمونە و ژمارە و داتا پێتەڵێم کاک حەکیم ستانداردی ژیان بۆ ژیانێکی ئاسایی یعنی ئینسان بە شەرەفمەندانە بژی نەک ئەوەی با بڵین بە کەمالیاتەوە بژی لە سلێمانی هەولێرا بۆ خێزانێکی 5 کەسی لەسەر و 1,100,000ەوەیە لەسەر و 1,100,000ەوەیە ئێمە هەزاران هاوڵاتیمان هەیە موچەخۆری حکوومەتن موچەکەیان 265,000 300,000 400,000 90,000 خانشینمان هەیە موچەکەیان لە نێوان 220,000 بۆ 300,000 330,000 هاوڵاتیمان هەیە لە خواری هەڵی هەژاریەوەن و لە خواری هەڵی هەژاریەوە هەر بە پێی هەندێک ئەرقام و ئامار و داتا ئەگەر هەر هاوڵاتیە کەمتر لە 100,000 هەبوو لە خواری هەڵی هەژاریەوەیە و 600,000 هاوڵاتیمان هەیە لە کوردستانە بێکارن لەو ژمارەیە نزیکەی 400,000یان گەنجانی 16 بۆ 24 ساڵن نەخێر بێگومان ژمارەیەکی زۆر هاوڵاتی ئێستا ژیانیان چۆتە خوار هێڵی هەژاری و ئەوانەی لەسەر و شەوە بوون ئێستا یعنی بە یەک هەنگاوی بچووک لەسەر و هێڵی هەژاریەوەن یعنی ئەگەر موچە یەک مانگ دوا بکەوێ بۆ نمونە ئەو مامۆستایەی کە سەرچاوی داهاتەکەی موچەیە و ملیۆنێکە یەک مانگ یا 20 ڕۆژ موچەکە دواکەوێ ئەبێ قەرز بکە ناتوانێت پێداویستی ڕۆژانەی ماست پەنیر شیر دایبی جلوبەرگ بۆ مناڵەکانی دابینکە دەگەڕێم وڵات دواتر لەسەر چارەسەرەکەش حکوومەتدایە چی بکات دەگەڕێم وڵای بەڕێزت کاک شەها تا سەبارەت بە ئەو بڵین ئێمە هیچ چاودە دەکەین بۆ بڵین هەنارە دەکەین بۆ دەرەوە لەڕاستیدا ئێمە شتێکی ئەوتۆمانیە کەەوە هەنادەی دەرەوەی بکەین لەبەر ئەوە وەکو باسمانکە کارگەکانمان زۆربەی وەستاوە کارگەکانمان نرخی کارەبای گرانە کارگەکانمان ڕێگاڵبانەکانیان خراپە لەبەرەوە زۆربەی گارکەکان بە داتا لامانەکە زۆر لە کارگەکان وەستاون لەبەر ئەمە وای کردووە ئەوەندەی کە من تێبینیم کردووە ئێمە مەسەلە پەتاتە هەنادی سعودیە کراوە مەسەلە هەنار بەرە پێشتر دوایەوە ئاوی معمەلی سلێمانی هەنادێ بەریتانیا کراوە دوبەی کراوە ئەمانە هەیە بەڵام وەکو پێداویستەکانی تر ینی ئەوە نییە کە بڵێ شتێکی هێن خۆ خاشاشی هەنادا کرێ کرای خۆمان کەوچی لێوە ناگیرێ ئەوەش هەنادا کرێ بەڵام ئەوش بۆکە بەس بازرگان هەبوو بۆی زۆری باج ڕسومات
چبێتە ناوەڕاست و باشووری عێراقی خۆ چبێتە دەرەوەی وڵات لەوێ سەرمایەکەی و گەڕبخە یاخود داوای زۆر باج و سەرانەی لێ بکەن. بەڕاستی هەندێک لە بازرگانەکانی ئێمە مەسەلە چون کارگەیان لە ناوەڕاست و خواری عێراق داناوە لەبەر ئەوەی نرخی کارەبا لەوێ هەرزانترە لەوێ نرخی کارەبا وحدەیە بە 70 دینارە لێرە بە 100 ئەوەنگە دوقات و ئەوەنگەیە ئەمە وای کردووە دوایەوە هەلیکار لەوێ باشتر بەڕاستی چۆن ئەڵێ خەڵکی ئەوێ زیاتر ئیسعدادی تایە بچێ کار بکارێ بەڕاستی گەنجەکانی ئێمە کەمتر ئەو ئیسعدادیان هەیە. بەچەکوای کار هەیە تا گەنج لە کوردستانە ئێستا ساڵانە 50,000 نزیکەی 50,000 30 بۆ 35,000 گەنج دەرەچن کارێکی و تۆ نیە بکرێت ڕەنگە قەورق کرابێت. ئەوە نقطەیەش ترە مەسەلە ئەو گەنجانە زۆریان بە هەندێک ئیش ڕازی نابن مەسەلە ئەڵێ من خرجی فڵانم وەڵا ناچێت مەسەلە لە کارگەیەکە مەسەلە ئیشێکی بەسیت بکەم لەبەر ئەوە وای کردووە بەڵام لە شوێنەکانی تر ئەوە نییە یعنی لە ناوەڕاست و خواری ئەوە نییە مەسەلە گوێنایەتی ئەچێ کارەکە و چۆنە لێ بە نرخێکی کەمتری ئیشەکە. ئەمە وەکو چارەسەر ئێستا چی بکرێ بۆی ئەلانی کەمێکەوەی کە پەیوەندی بەناوخۆی هەرێمە لە گرانی سوتەمەنی بێ باج و ڕسومات بێ زیادکردنی بەرهەمی ناوخۆ بێ بکرێت بۆەوەی کە نرخەکان لەوە زیاتر بەرز نەبن و یاخود کەمێک کەم بکرێنەوە. بەڕاستی ئەوە ئاسانە ئەوە هەمووی بە حکومە دەکرێت مەسەلە حکومەت وەکو جەنابی مامۆستا عومەر باسی کە ئێمە پاڵاگامان هەیە ئەو پاڵاگانەی کە مەسەلە ئێستا مەسەلە نەوت و بانزین و ئەمانە بۆ حکومەتی عێراقی تەسفیەکە لە بازیان بە ئەوە نەوتەکەی خۆمان نەوتە خامەکەی خۆمان تەسفیەکە بۆ خۆمان ئەو وەختە یەک لە نەگرفتمان ناوێ بەڵام ئێستا حکومەتی عێراقی نەوت ئەنێرێ لە بازیان بۆی تەسفیەکەن و بۆی ئەنێرنەوانێ بۆی کەن بە بانزین و بە نەوت و بۆی ئەنێرنەوانێ ئێمە مەسەلە مەسوای کارمان هەیە مەسوای ترمان لە دوکان هەیە کە جائزە قابل ئەوەیە کە ئیش بکات تا ئێستا کاری پێ نەکراوە یعنی ئەگەر بێت و ئەمانە کاری پێ بکرێت ئەوە مەسلەی سوتەمەنیەکە کە چارەسەرا کە سوتەمەنیەکە زیاد بوو نرخەکەی دابەزی شتەکانی کەدا ئەبەزیە مەسەلە باج و ڕسومات لەسەر کارگەکان مەسەلە نەمێنێ بڵێم لەسەر کاسبکار و دوکاندار بڵێ لەسەر خۆی ئەزانیشی ناتوانین بە حەدی بڵێن هەموو شتێک لاب برێ بەڵام بە شێوەیەکی معقول بێ مەسەلە بۆ نمونە مەسەلە بلا دوکاناریە مەسەلە تۆ نەچی ملیێنێ 600,000 مەسەلە زەریبەی دەبسەنی مەسەلە بە 100,000 بە 150,000 بەوەنگە یعنی چونکە ئەوەش ناکرێت بڵێت تۆ هەموو شتێک واز دێبێنی بەڵێ بەزۆک خۆراکی زۆر لە کۆگەکانی هەرێم هەیە ئێستا هەیەوە لە مەخازنەکانشمان خۆراکێکی زۆری تایەوە دائیمەن ئێمە تەوسیە هاودەکارانمان کردووە تاجرەکانمان کردووە کە کاڵای پێویست ئەبێ دائیمەن لە مەخازنەکانە هەبێ ئێستا بڕۆ هەرچی ئەو مەخازنانەی کە ئەمڕۆ ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانێ هەموو پێداویستی تایبەتی خواردەمەنی تایە با ئێمەش وەکو باسمان کرد نەچین بەراماری شتەکان بین بکەوینە بازاڕە پێشی بێن. سپاس کارشەریان زۆر سپاس مامۆستا بە کورتی کەمتر لە دوو خولک بۆ بەڕێزت چارەسەرەکە چییە ئەوەی کە حکوومەت کەوتت بەس خۆی تەماشا دەکە چارەسەر هەیە لە ناوخۆ؟ بەڵە بە دڵنیاییەوە بەشێکەوەی کاکشەغاتاش فەرمووی بەڕاستی چارەسەرەکە قورس نییە بەشێک لە هۆکارە ئەو شتانی کە بوونەتە هۆکاری گرانی بازار حکوومەت خۆی ئەتوانێت ئەو هۆکارانە لابەرێ بۆ نمونە یەک لەوانە بەنزین و سوتەمەنیە یەک لەوانە زیادکردنی ئەو ڕسوماتانەیە کرێ خزمەت گوزاری یعنی حکوومەت تابلۆی ئۆتۆمبیلێکی ساڵی پار داوە بە هاوڵاتیان بە 35,000 ئەم ساڵ بۆ کردی 75,000 چی ڕووی داوە یعنی ئەمە خزمەت گوزاری حکوومەتە مۆڵەتی شوێنێکی پیشە پێشتر بۆ نمونە بە 150,000 دراوە ئێستا بە 300,000 چی ڕووی داوە یاسای ژمارە 130 ساڵی 1963 داهاتی شارەوانیەکان ئەمە بە یەک بڕیاری ئەنجومەنی وەزیران کە نایاساییە بڕێنمایی و بڕیاری ئەنجومەنی وەزیران یا وەزارەتێک نابێ یاسا هەموارکە یاسایە ئەم دەسەڵاتە تەنهایی پەرلەمانە لە پەرلەمانەوە بێ هەموار بکرێ ئەگەر قرار بێ بڕێک لە پارە لەسەر ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد بکرێ ئەمە دەستورە بەپێی دەستور حکوومەت وەزارەت بەبێ یاسان نابێ ڕسومات و باز لەسەر هاوڵاتیان زیادکە و باز لەسەر شوێنەکانی گەشتیاری چێشتخانە و ئۆتێلەکانی 4 و 5 زیاد کراوە ڕێژەیەک لە باجی فرۆشتنیان لەسرە ئەمانە هەر هەمووی بەشێکن لە بەشداریکردن لەو گرانەی کە لەسەر هاوڵاتیان هەیە ئەو کۆمپانیانەی کە لە خاڵسنووریەکان کارەکەن بەشێکیان زیادەن هەرە بێ لا بچن بەشەکەی تریشیان
ئەبێ بە یاسا و بە کێبڕکێ نەوەکو بە قۆرەخکاری بدرێ بە کۆمپانیایەک بۆ ماوەی 10 ساڵ 20 ساڵ هەموو ساڵێک گرێبەستی بۆ تازە بکەیتەوە چیەوە کۆمپانیای حیزبەکەی خۆتە ئەبێ یەکێتی و پارتی ئیتر کۆڵ بدەن واز بێنن تێر بخۆن لەمەی کە لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە دەستیان خستۆتە قوڕاگەی هاوڵاتی لە ڕێگەی بردننی بەشێک لە داهاتیان وڵاتەوە بەڵێ بە دڵنیاییەوە حکوومەت سیاسەتی خۆی بگۆڕێ هەرێمی کوردستان لە خێر و خۆشیایە بارانی پێویست هەیە تەنانە 10 ساڵانەشی وشکە ساڵیە بەشی پێویست گەنممان هەیە زەوی بەپیتمان هەیە ئاوی شیرینمان هەیە داهات لە هەموو سەرچاوەکانەوە خی گەورە دەروی لێ کردوینەتەوە و ئەگەر بێت و ئەم دەرفەتانە سوود لێ وەرنەگرین کا حەکی ئەمە قسەیە خیرمە ئێستا کە نرخی نەوت لە بازارەکانە بەرزە ئێستا کە جوڵەی ئاڵوگۆڕی بازرگانی لە خاڵە سنووریەکانە ماشەڵا پڕە ئێستا کە پارە لە سەرچاوەکانی ترەوە هەیە ئەگەر ئەم دەرفەتانە ئێستا سوود لێ وەرنەگرین بۆ بنیادنانی ژێرخانی ئابووری بۆ بەهێزکردنی ئابووری وڵاتمان بەڕاستی لەوەچێ ڕۆژێگە بێ پەشیمان بینەوە هەر هەمومان بە تایبەتەوانی لە حکوومەت و دەسەڵاتان و پەشیمانی دادیان نەدا بەداخەوە ئەو کاتەوە ئەو ڕۆژە هەمومان زەرەری تیاکەن. سوپاسان دەکەم سوپاس بۆ ئامادەبوونی هەردوولاتان زۆر سپاس سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.